ئێستاوان بە چالاوانێ هەر 25 گوڵ بێ بەڵام 101 گوڵە. خاتو یامڕ سڵاو لێبێ. بەخێر بن سەرچاوان. ئەمڕۆ بەچیت بەشداری کردووە لە فیستیڤاڵی هەڵشوێ؟ بە کارە دەستەکان. کارە دەستەکانت چی؟ ئەو گوڵانەیە سوفن، ئەو جلانەیە جلی منداڵانە سوفن، ئەوانەی ئەو لای لچکی نقێمدارە ئەوانە دەستبیعن تایبەت بە بوون منە حیزبەکانە یەکێتیە یان بوون منە کەسێک حەزی لێ وێنەی خۆی بکاتە ناو ڕسمەکە ئەوەتانە بەکاری ڕایزن. ئەوانەش بریسکەنە ئەوانە ملوانکەنە ئەوانە گوڵە ترێندەکان کە لە تیکتۆک و سۆشیال میدیا زۆر بەڵێ هەمویان کاری خۆم. زۆر باشە. ئەو گوڵە چین ئەو جۆرە کڵەنەوە ڕەنگە و ڕەنگە جوانە؟ ئەوەیان تایبەت بە خۆمە دیزاینەکەی تایبەت بە خۆمە ناوەکەی شوشەیە ئەوەکەیکیان لاتکەکانی لەخەکانی ئەوان ئەشیعەیە ئەوکەی کەشیان بابەتەکەی کە هەمووی سوفە. زۆر ئەو بە چەند ڕەنگ دروست کردو؟ وڵی جا ڕەنگەکانی زۆرن ئەوە زەردە ئەوە مەیلە و پیوازیە ئەوە باینجانیە ئەوە سوورەوە قاوەیە پۆمەیی کاڵە پرتەقاڵی مۆر ئەوەی ئەو لای پیوازیە ئەو دوانەشیان. ئەوە زەحمەتی زۆر دەوێت تاکو دروستی دەکەی یاخود ئەرە وڵای ئێستاوان بە چالاوانێ هەر 25 گوڵ بێ بەڵام 101 گوڵە. لە چیوە ئەوە دروست کرد؟ یعنی بیرۆکەی چیت بۆ هات کامە؟ وڵی جا بیرۆکە وەکو دەڵی بەدەست خۆت نێ تەنیا بیری لێ بکەیەوە دەتوانی شتێکی زۆر جوان دروست بکەیت.